کامەران حاج عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت ئەم جارە هاتوونەتە سلێمانی و بە دوواداچوون لەسەر کەیسێکی هەستیار دەکەین ئەوەش ڕێکخراوی یەکێتی پیاوانی کوردستانە کە باس لە زۆربوونی توندوتیژی ئافرەتان بەرامبەر بە پیاوان دەکات دەڵێن لە ماوەی ڕابردوودا بەهۆی توندوتیژیەکانەوە بەهۆی مامەڵەی خراپی ئافرەتانەوە بەرامبەر بە هاوسەرەکانیان پیاوان 91 پیاو لە سەرانسەری هەرێمی کوردستان خۆی کوشتووە بەشێکی زۆر لەو پیاوانەش کە لە نێو هەرێمی کوردستان دەژین توندوتیژیەکان بە شێوەیەک بۆ توندوتیژی جەستەیی توندوتیژی سێکسی تەنانەت کار گەیشتۆتە ئەوەی پیاوەکە لە ماڵەکانی خۆشیان دەربکرێن ئێمە هاتوین بە دوواداچوون لەسەر ئەم کەیسە دەکەین و قوربانیەکان و وەشایەت حاڵەکانی ئەم ڕووداوانە دەخەینەوە. ماندوو نەبیت بێەوەی بسپاس دەکەم جێبیستی ئەوە بووی دەڵێن ئافرەتانش ئێستا فێربوونە غەدر لە پیاوان بکەن بەڵێ چۆنی لێ تێدەگەی ئەمە دیعایە یان ڕاستیە وڵا ڕاستیە ڕاستیە بەڵێ چۆن ینی چیت بینیوە وڵی نەمبینیوە بەس بیستومە باشە ئەی بۆ دڵنیای کە ڕاستیە ئێستا ئافرەتێک جێی لە ئێمە بێ دەڵێ ئافرەتی بەستە زمان چییە هەر پیاوانن غەدر لە ئافرەتان دەکەن دەمان کوژن دەمان چەوسێنەوە پارەمان نادەنێ چوزانم ئەو قسانە دەکەن وڵا پیاوی ژەیە غەدر لە ئافرەت دەکا بەڵام ئافرەتی ژێ غەدر لە پیاوەکە بەڵام ڕێژەی پیا و زیاترە کە غەدر لە ئافرەت دەکا یعنی ڕێژەی ئافرەت کەمترە بۆ غەدرکردن لە پیاو لە زمانی بۆ جێبیستی ئەوە ژنێک لە پیاوێک بدە نەوەڵە نەبووە باشە ئێستا مەتیعی پیا بووە دائیمەن پیا و بەهێزتر بەڵێ ینی پیا و غەدری ناغەدریشی نەکردووە غەدری نەکردووە نەوەڵا غەدری نەکردووە بەسەر هێناوە ئیجازە نێنانێتەوە شتێکی شەرعیە با بێت احتیادیە هەروە کە قەراریاوەتەوە باشە ئێستا دەڵێن 91 پیا خۆی کوشتووە لە خەفەتی ژنەکانی ڕازەکەن باشە چی تێدەگەی لەم بابەت وەڵی من ئەڵێم باژنی ئەوە دەتاقی ژنەکە و دەسەڵاتی بێدەسەڵاتە و ئەگە لێە حکوومەت دەیگرێ و ئەگە لێش ئەوە ژنەکە زار بووە بەسەر پیاوەکە پێم بڵێ ئێستا پێکەوە ژیان دروستکردنی ینی هاوسەری خێزان لەسەر چ بنەمایەکە خۆشەویستیان مادیە یان بێ خۆشەویستی بەڵام هەستی زۆری هەیە بۆ مادیە باش ئێستا ڕێژەی تەلاق زیاد بووە ئەوەی کە هاتۆتە سەری زیاد بووە دەڵێن پیاوش گلەیە دەڵێ ژنەکانمان لێمان تر هەیە بیستومە ینی ئەراوەڵاشتی وا هەیە بەس چۆن توندوتیژی ژن چۆن بەرامبەر وڵایتە بڵێ مشی ئەبێ هەبێ ئەدی ناڵێن پیاو بەهێزە و هێزی وڵا هەیە پیا تەمان پیا بەهێزترەوە پێت وایە ئێستا زەواز ئەوەی کە دروست دەکرێت پرۆسەی هاوسەرگیری لەسەر چ بنەمایە کە دروستە یان ئێمە بە هەڵەدا دەڕۆین بە هەڵەدا دەڕۆین لەبەرەوەی ئەوەندە جیابوونەوە هەیە زەواجی تەواو نییە چوە لە ئافرەتێک دەکات لە پیاو بدە پێت وایە غەدری پیاوەکە بێ لەوەی لە هەردوو لاوە بێت هەردوو لاوە بەڵێ پێشتر قسە لەسەر ئەوە دەکرا کە زیاتر پیاوان خیانەت لە ئافرەتان بکەن ئێستا جێویست بووینە ئافرەتش خیانەت لە پیاو دەکە ئەمە بوو زۆر بەیەگەڕێت بۆ مادی زۆر بێ بەڵام لە ڕابردوودا خەڵک فەقیریش بووە بەڵام ئەوەندە نەگەیشتۆتە حدێک ژنێک شەقێک لە پیاوێک بدە خراو زمانەیە سە فەرقی باشە تۆ پرۆسی زەوات چۆن دەبینی وەکو گەنجێک زۆر بە باشەی بینم ینی پێت باشە گەنج و ژیان بکە وڵای لە 10 ساڵی زەواجە زۆر باشترە زۆر ناترسێ لەوەی لە کۆتایی تەمەەن ئافرەتەکە لێت هەڵگەڕێتەوە تون و تیژ بێ لەگەڵت گەنجەتا گەنج کەوتووە لە کەسێک بۆ کەسێک تێگەیشتنت سەبارەت بە تونتیژی ژنان بەرامبەر بە پیاوان بۆ ئەمە ئەگەرێتەوە بۆ تەبیعەتی کۆمەڵگاکەمان تاکی کوردی بەعام تاکێکی تەبیعەت تونندە تەبیعەت داخراوە زۆر عەسەبیە بێ پشو درێژ نییە ئەمە ژەگەڕێتەوە بۆ تربیەتی قۆناغەکانی خوێنی سەرەتایی و ناوەندی تا ئەگاتە کاتی باشە لە ڕابردوو هەر پیا و جێبیست بووینە غەدر لە ئافرەت بکە بەڵام ئێستا باسی خیانی زەوجی دەکرێت ژن خیانەت لە پیاو دەکات ئەمە بۆ بڵێ
ئێمە چەند قسمێکمان هەیە لە ئافرەتان کە کۆمەلگەی سەرمایهداری ئەم جۆرە قسمانەی بۆ بەرهەمهێناوین قسمێکیان خاوەن تربیەتێکی باشن شتیان پێ عیبە ئەمانە کێشەشیان بۆ دروست بێ کێشەکان چارەسەرەکەن بە عەقڵ و بە تربیەتی خۆیان. یەکێکی دیکەی قوربانی باستەوە دەکات کە بۆتە قوربانی خێزانەکەی بۆتە قوربانی کە سوکاری خێزانەکەی ئەو دەڵێ خێزانەکەم غەدرم لێ دەکا کە سوکاری خێزانەکەم غەدرم لێ دەکا دادگاش بە شێوەیەک لە شێوەکان پارێزگاری لە ئەو دەکا دەڵێ زۆر هەست بە بێکەس ینی بێکەسی خۆم دەکەم قسە دەکات دەڵێ مردنم پێ باشترە لەو ژیانێکی ئێستا من دەژین ژیانێکی کوورەمەرگی ینی ئافرەتێک کە چەندین ساڵە ژیانم لەگەڵ بردۆ دەسەر پێم بڵێ چەند ساڵ تۆ لەگەڵ خێزانەکە ژیانت دروست کرد چەند ساڵانە من وە بۆ 19 ساڵ 20 ساڵە چێت 19 ساڵ 20 ساڵ باشە بۆ ئەوەندە بێزاری دەڵێ هەموو قەدرم لێ دەکەن دەبێت تۆ خۆت خراپ نەبیە تاوان قەدر لێ واللهی غەدرەکە تەقەنەمە کێشەی خێزانی لە هەموو خێزانەکانە کێشە هەیە وردە کێشەی خێزانی هەیە من کێشەی خێزانەکانی من زیادبوون سادبوونەوەی ژن و مێردایەتی بوو ئەم سادبوونەوەی ژن و مێردایەتیە وای کرد کە ئەو بێڕێزی بکە بەرامبەرم بموو بغزێنێ وەزائیدەن تەداخلاتی براوکانی و خوشک و دایکی هاتە ناو کێشەکەمەوە ئێوارەیەکیان دەرگاکەی داخستە بوو چل وەرەقەی بردە بوو بۆ ماڵی باوکی و چەندین مەجلیسم نادووە پیاو بۆ نردنەوەی کلیلەکان من لەبەر دادگا دەرگاکەم نشکارێ بردووی بەڵێ چل وەرەقەشی برد چل وەرەقەی بڵێ دەرگای چی داخستووە دەرگای خانووەکەی خۆم نیای دەرگای ماڵی خۆت تاپۆتە لە تەملیکە بەنای خۆتە بەناو ئەو کەسەوەیە کە لێم کڕیوە ئەو کەسەکە لە عقدەکەی بەناوەیە مەخسە بەناو ئەوەیە تەملیکە نەکراوە باشە کەوایە تۆ کڕیوتەخان بەڵێ خۆم کڕیمە ئێستا تۆ دەرکراوی دەرکراوم بڵێ بە پارەی کرێکار بە تەنها لە هۆدەیەکە ئاژیم لەمدا سەر منداڵیش هەیە چوام مناڵم هەیە فرمێسکی دنیاشم بۆ ڕشتن بۆ مناڵەکان نەیشیان نێڵا ببینم چەند کوڕ و چەند کچە سێ کچ و کوڕێکە سێ کچ و یەک کوڕ یەک کوڕ کوڕەکەمیشان گاڵتاوە جوێن بەخۆی هەمووی بە بەڵگە و بە سیدی و بە سەوت جوێن جوێن بە قەبری دایکم باشە باشە یەک دقە جانەکەم بە قوربانت بوو تۆ خێزانەکەت لەگەڵ تۆ نییە گریمان لەگەڵ تۆ ناگونجێ منداڵەکە بۆ لە تۆ دروست بووە بۆ مناڵەکانی فەنێکی ئەو ژنبرایەکیان 14 ساڵە لە ئەوروپا ئەخوێنێ فەنێکی عقلی ئەوەی پیا کردووە مناڵەکانمی گۆش کردووە باشە بەڵام ئێستا خێزانەکە جێ لە گفتەگۆی ئێمە بێ دەڵێ کوورە کاکە کامەران باوڕی پێمەکە ئەمە غەدری لە من کردووە لی داوم تێ هەڵداوم پارەم ناداتێ وایە ڕەنگە ئافرەتیش ئەو چەکانە بەکارێنێ بە قابلە بێڵە چی ئەوە چەکانە یعنی تۆ هات کردووە یان بەس قسەیە بەس قسەیە بەڵام ئەو چەکانە بەکارێنێ دایمە ئافرەت دەڵێ نامژیێنێ و سیلێ ڕەحم بەجێنێڵە من خانوم هەبووە لە سلێمانی بە پیلان شەوێکات نەسەرم خانوەکان پێفرۆشم بردمیانە ئەو ناوچەیە کە عەلبەتە ناوچەی خۆیانی لێیە بردمیانە ئەوێ و بە پیلانیش دەرکردنەکەمانی دەستگرتن بەسەر خانۆکەشما بە پیلان بوو باشە تۆ لەم وڵاتە حاکمەیەکە کە محکەمەیە لەم سلێمانی گەورە محکەمەی گەورەیە دایان حاکم بەڕێزەکەم ئەمانەوە حەقیقەتەکە بەلان نەبێت مەسە داوایەکی کردو ئەو داوایە نووسیوێتی بۆ بەڕێز دادوەر من کە هاوسەری فڵان کەسم بەبێ هیچ پاساوێکی شەرعی و ڕەوا هیجرەتی کردووە جێیەشن داوا جیابوونەوەکەم من هیجرەتم نەکردووە تۆ هاتووی بە خۆت و براکان و دایک خانۆکەت داگیر کردو چەند ساڵە و کێشەیە 5 ساڵە 5 ساڵ باشە ئێستا گەیشتێ چ مەرحەلەک ئێستا لە مەرحەلەی ئەوە جادوو ئەوە کە شاهیدەکانم بان کرد و پیاوەڕسپەکان حاکم داوای کرد ئەو پیاوەڕسپانە کە من ماڵم مەجێنێڵاوە بەڵکو ئەوان ڕازی نەبوون بڕۆمە ماڵەوە حاکم و دۆسەیە کە ئەوی بەدرۆختۆ دایکرد هاوکاریەکەن دەربەدەرەکە بۆ منم باج ئێستا دەربەدەر بووی 5 ساڵە چاوەڕی چی دەکەیت چارەسەر چۆن دەبینی منداڵەکانت نابینم بێتاقەتم جەرگ من خانوو داگیر کرا خاکون داگیر کراوە باشە ئێستا داوا چی ینی تۆ پێت وایە داوا ئەەکەم لە دادگا بێ یەک لایم کاتەوە من چی بکەم وەڵڵا ئەگە ژنی دووەمیش بێنی خۆدادگا دوای هەر تۆ تۆمەتبارەکە من ژنیشم ئەو سەبر و ئارامیمە گرتووە لەبەر ئەوەی لە دادگا و قانونەکەی ئێرەیە ژنیشم نێناوە تۆکە لەگەڵ یا بشی 4 ساڵێکیش پیرە مەکەم لەسەر جادانی کێ من بەخێڵ دوایە چی لەگەڵ کیا بشی یعنی حاکم بێ خۆی بێ بڵە بڕۆ کاکە یەک جار ئەم باشە بۆ سکاڵە ناکەیت کردومە 50 سکاڵام کردووە براز دەکەم سکاڵام کردو داوای تالاقەکە بۆ تەلاقیش نایە محامەکەی ئەو ئەڵێ بە 5 ساڵی تر ئەوە پێوە ئەکوژم تەمەنە پێ ئەفەوتێنم لە پێناوی چیە لە پێناوی خانۆگە و نەفەقەیە 380 تۆ قوربانی
قوربانیم ژیرت خواردووە بڵێ 400 نەفەقەی بۆ بڕیومەدۆ نیمە کاکە مناڵەکانە باتۆ بابەکە نەفەقەشی بڕی پێش مەرگەشن 480 نەفەقەی بۆ بڕیومەدۆ ئەی ئەم حاکمە بانگ ناکە ئاوەرە کاکە تۆ لەکوێ ئەژیت ژیانت لەکوێ لە شوێنێکە ئەژیت کەیسەکانی تونوتیژی بەرامبەر بە پیاو لە نێو هەرێمی کوردستان یەکجار زۆرن وەکو ڕێکخراوی یەکێتی پیاوانی کوردستان باسی لێوە دەکات. ئەم کەیسانە کە زۆربەی حاڵەتەکان دەخاتە ڕوو ئەوەی کە زۆر سەرنجی منی ڕاکێشاوە لە ساڵی 2020 زیاتر لە 97 پیاو بەوەی کێشەی خێزانی کێشەی لەگەڵ خێزانەکەی یان هاوژینەکەی خۆی کوشتووە ئینتحاری کردووە. ئامارەکە دەڵێ لە پارێزگای سلێمانی 39 حالت بووە 39 پیاو خۆی کوشتووە لە پارێزگای هەولێر و شارۆچکەکانی دەوروبەری 30 کەس لە بەهۆی خێزانیەوە ینی گرفتی خێزانی لە خەفەتی خێزانەکەی خۆی کوشتووە لە دوهۆک 13 کەس خۆی کوشتووە لە کەرکووک 6 کەس خۆی کوشتووە لە هەڵەبجا 3 کەس خۆی کوشتووە. ئێمە هەر ویستمان شاید حاڵەکان ئەوانەی کە بەڕاستی بوونەتە قوربانی وەکو خۆیان باسی لێوە دەکەن دادگاکان پشگیری لە ئافرەتان دەکەن. ڕێکخراوی یەکێتی پیاوانیش دەڵێ کاکە بە هیچ شێوەیەک سکاڵا بۆ پیاو تۆمار ناکرێت لە بنکەکانی پۆلیس هەر کێشەیە کە پەیوەندیدار بێت بە توندوژی بەرامبەر بە پیاو بەرپرسەکان یاخود ئەفسەرانی پۆلیس سکاڵاکانیان لێوەرناگرێت. من هەوڵمدا کەسێک بدوێنم کە ئێستا ئێمە لە نزیک مزگەوتی گەورەی سلێمانین لە یەکێک لە باڵاخانەکانین. ئەمە باڵاخانەیەکە وەکو دەبینن شوێنی حەوانەوەی مرۆڤی تێدا نییە. دوکانەکان هەموو داخراون پاشماوەیەکی زۆر بەڕێزێک لێرە دانیشتووە بەڕێزێکی تر لە خوارەوەیە. کاک عەبدوڵڵاش بە هەمان شێوە دەڵێ کێشەی خێزانیم هەیە سکاڵای تۆمار کردووە پەنای بردوۆتە بەر ڕێکخراوی یەکێتی پیاوانی کوردستان. کاک عەبدوڵڵا کێشەکەی تۆ چییە؟ چۆن دەکرێت هاوژینەکەت غەدرت لێ بکە؟ ئەو غەدرە چی بووە؟ ئەو غەدرە وەکو بڵێ شتێ بوو بۆ منیان دروستی. من سەرەتا ڕازی نەبووم بەو هاسەرگیریە بەدڵم نەبوو شتەکە وەکو خۆشی ئەڵێ لە ڕێگەی نیشتە و جادووەوە بڵێن لە ڕێگەی سەحرەوە تۆ تویان لە من مارە کردووە تویان ڕازی کردووە. باشە ئێستا ینی چ گرفتێکت هەیە بۆ لێرە دەژی لەم شوێنە دەژی چوای لێ کردی ماڵ بەجی بهێنی؟ هەموو ڕۆژێ کێشە و شەڕ و ئاژاوی دروستە کرد. کاتێک کە من هەرڕام کرد لە ماڵەوە ئەڵێن ماڵی بەجێشتووە بە شتەکە بە چاو زۆر ئاسان و ئاسایی دیارە بەڵام زۆر خەتەرە زۆر مەترسیدارە چونکە وەکو حکم و ئەحکام لە ڕێگەی حکم و ئەحکامەوە زوڵمەکەیان لە من کردووە لە ڕێگەی دەسەڵاتەوە چارە نووسەکەیان بەسەر ئەو بەتەنیانە نەخێر ینی خێزان دڵنیان بەتەنیانە ئەگە بەتەنیا بایەت ئافرەتێک دەرەقەتی پیاوی نایە چ خەدری لێ کردو ئێستا کەسێک گوێ لە ئێمە دەگرێت دەڵێن پیاوە پیاوێکی معقول پیاوێکی محتەرەم چۆن دەکرێت ئافرەتەکەی غەدری لێ بکات چی پێ دەکرێەوە ئافرەتێکی بەستە زمان ژنێکی فەقیر لە بەرامبەر پیاوێکی وەک ئەیوانە ئێستا کەوای لێ هاتووە خەڵکانێک لەگەڵ یا دەستی تێکەڵە و بەشدارە کە ژیانەکەی منیان ئاوا لێ کردووە مارەیەکی زۆر نەفەقەیەکی زۆر کە لە ڕێگەی ساختەوە کردویانە ئەگەر بکرێتە لێکۆڵینەوە شت لە دژی دەسەڵاتەکەی ئێستا بە ساختە مارەیەکی زۆریانە سەر تۆ کردووە لە دادگا بە منیان کردووە پێش ئەوەی مارەکەم لە کارەبا ناوم عیلاج شتیان نەخۆشی عیلاج هەر چێک بکردویانەتە لەش من پێی تێک چوم کە پێی ئینسانێکە پێی تێک نازانم لە خەوایەن بێهۆش مەکەن و ئاوم لێ کرد زۆر جاریش تۆ لە ترسی خێزانەکەت ڕات کردووە لە ترسی ئەم ژیانەی کە ئەوان باشە بەسەر بناسەپان تاوانت چی بۆ مامەڵەیەکی وان لەگەڵ بکەن چیت کردووە دەبێت کەسێک بی تۆ ئازارت بۆ ئەو هەبێ ئەگەر کەسێک 3 ساڵ بێوەیەکی خێزانێک پیاوێک ببێتە هاوسەری ئێستا چۆن تۆ لە دەست ئەو ڕادەکەی ینی ئەو کە هەموو ئینسانێک ئەگەر شتێکی بەرامبەر نەکرێ شتێک ناکە بەڵام من لە ئەرک و ئیشوکارا بووم
هەڵبەتە لەوانەیە لە ئەنجامی ئەرکوی شوکارەکانە واجبی خۆمم بەسەر بردووە شتێک بەوان گەیشتووە زەرێک شتێک بە حکمی ئەوەی کە من ئەرکوی شوکارە تاوانێکی هەبووە غەڵەتێکی هەبووە من وەڵامم ماوەتەوە لەسەر ئەوە لی داوم بڵێ چۆن لە کێشایەتی بەدەما دەم پێشم نەزانیوە چونکە احتیمالی سڕ کراوێت ینی بە شەقلی داوی سڕ کراوم بڵێن بەڵێ بە ئا کێشای بەسەر دەمە. بەشێکی زۆر لەو پیاوانەی کە دەڵێن بووینەتە قوربانی تونوتیژی ئافرەتان ژنان کێشەی هەرە سەرەکیمان ئەوەیە یاسای خێزان لە خزمەتی ئافرەتە دەچین ناتوانین سکاڵە تۆمار بکەین ئەمە تا چەند ڕاستە جەنابی پارێزەر بەڵێ ئێمە مشەڕعی هەرێمی کوردستان بڵێ پەرلەمانی کوردستان یاسای ژمارە 8 2011 تەشریع کردووە دەرکردووە لەو یاسایە ڕەنگە من لەگەڵ بەڕێستا مەفهومەکان مەتاقی بن بە شێوەیەک هاتووە کە زیاتر ئەم یاسایە لە مافی ئافرەتا بێ بەڵام ئەگەر بچیتە ناوەڕۆکی ئەم یاسایەوە دەستنیشان نەکردووە کە تەنها بۆ ڕەگەزی مێ بێ سکاڵا لە هەر داوایەکە ئەگەر بە یاسای توندوتیژی خێزانیش نەبێ بە پێ یاسای سزادان هەر عنفێک هەر توندوتیژیەک چێ معنەوی بێ جەسەدی بێ یاخۆ زۆر جار لاەنە سێکسیەکەش بێ کە زۆر جار بەرامبەر ڕەگەزی مێ ئەنجامەدرێ گریمان ئافرەتێک دەستدرێژی بخاتە سەر پیاوێک لی بدە دەری بکە هەمان ئەو توتیژێ کە پیاوان بەرامبەر ژنان دەکەن هەمان یاسا لەسەر جێبەجێ دەبی بند بکرێ با دڵنیاییەوە یاسای ژمارە 8 2011 جێبەجێکرا مادەی دووەکەی بەڵام جەنابی پارێزەر بن لەگەڵ ئەوە قسەم کردووە خەڵکانی قوربانین دەرکراون منداڵیان لێ زەوت کراوە خاڵیان لێ زەوت کراوە کەیسیشیان 5 ساڵە لە دادگایەک لا نەبووتەوە پێت وایە هۆکارەکە چییە؟ کە مەقولەیەکە لە قانونە ئەڵێ حەق ئەدرێ وەرناگیرێ ئەبێت تۆ لە دەرگای دادگاکان بی بە تایبەت ئێمە لە هەرێمی کوردستان بە پێ یاسای ژمارە 8 2011 دادگایەکی تایبەت پێکەنراوە دادگای ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی خێزانی توندوتیژی خێزانی ڕەنگە ڕەگەز دەبێ هەر کەسێک غەدری لێ بکرێ دەبێ مافەکە وەربگرێت بە دڵنیاییەوە بە دڵنیایە بێ پەنا ببێ نادرێت دەبێ وەربگرێت بە دڵنیایە خۆ مەبدەئێکە لە قانونە ئەگەر تۆ لە دەرگای مەحکەمە و مەرکەزەکان نەدی هەڵبەتە زۆر جار ئەمە بێ شتێک جیاوازکەن ئێستا تۆ بەڵام هەندێک دەڵێن سکاڵا تۆمارنە تۆمار پیاوێک دەچێت دەڵێ ژنەکەم لی داوام سکاڵای لێ وەرناگیرێت ئەزانی زۆر جار لیانیش نییە ڕەنگە تاوانەکە بە شێوازێک بێت لیان نەبێ بۆ نمونە قەف و سەبە ناوزڕاندنە جنێودانە ئەمەش ئەچێتە بنبابی ئەم یاسایەوە ڕەنگە لە کۆمەلگای ئێمە زیاتر شەرم وای لێ کردبێ وە زۆر جاریش بەداخەوە ڕێکخراوەکان تا حدێک تەوازونیان ڕانەگرتووە لە نێوان من بۆ خۆم لە ناو دادگاکانم زۆر جار مراجعی من بووە هاتووە و توێتی لە تاو ژنەکەم هەر ڕەنگە خۆم بگەمە حاڵەتی ئینتیحار. ساڵانە وەزارەتی ناوەخۆی حکوومەتی هەرێمی کوردستان ئامارێک بڵاو دەکاتەوە سەبارەت بە کەیسەکانی توندوتیژی دژ بە ژنان بەڵام ڕێکخراوی یەکێتی پیاوانی کوردستان گلەیی هەیە دەڵێ ڕۆژ لە دوای ڕۆژ ینی توندوتیژی بەرامبەر بە پیاو زیاد دەکات بەشێکی زۆر لە پیاوان لە ماڵەوە دەردەکرێن لێدان دەخۆن چوزانم لە منداڵەکانیان بێبەش دەکرێن بەڵام وەزارەتی ناوەخۆ هیچ ئامارێکی دقیق لەسەر ئەو توندوتیژیانەی بەرامبەر بە پیاو دەکرێت بڵاو ناکاتەوە بەڵگەشیان ئەو ئامارەیە کە لە هەرێمی کوردستان بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو توندوتیژی بەرامبەر بە پیاوان زیادی کردووە توندوتیژیەکان چین دەرکردنی پیاوی بە تەمەن 37 حالەت بووە لە کوردستان خیانەتی هاوسەری 52 حالەت بووە توندوتیژی جەستەیی 11 حالەت بووە تەداخولکردنی کە سوکاری خێزان لە ژیانی هاوسەرگیریدا 197 حالەت بووە فشاری دەرونی و سێکسی 20 حالەت بووە دەست بە سەرداگرتنی موچە 9 حالەت بووە دەیان حالەتی دیکە کە بەرامبەر بە پیا و توندوتیژی کراوە ئێمە دەچینە ڕێکخراوی یەکێتی پیاوانی کوردستان دەمانەوێت ناوەڕۆکی ئەو کەیسانە بزانین کێشەکان بە چ شێوەیەکە و دادگاکان لە کوردستان چۆن بەرگری
لە مافی پیاو دەکەن. بەڕێز بورهان ئێوە وەکو ڕێکخراوی یەکێتی پیاوانی کوردستان باسدەوە دەکەن کۆمەڵێک پیاو لە کوردستان مافیان پێشێڵ دەکرێت لیان دەدرێت لەلایەن خێزانەکانیانەوە یان هاوژیانیانەوە دەردەکرێت لەوەتی ئێمە خۆمان دەناسین و لە بیرمانە هەر پیا و غەدری لە ئافرەت کردووە لە دادگاکان سکاڵە لەسەر پیاوەکان تۆمار دەکرێت چ بەڵگەیەکی ینی مەلموستان هەیە لەوەی کە بەڕاست ئافرەتیش پێشەڵی مافی پیاوی کردو ئەنی ژن و پیا هەردووکیان مرۆڤن تۆ ناکرێت لەوە بڵێ جۆ لێ ئەمە غەدرێک لە پیاوەکەی سەرەتا چونکە پیاویش مرۆڤە لە زۆر خێزانە لەوانەیە پیا و بەڵا دەستەوێ پیاوەتی و پیاوساواری خۆی بسەپێنێت بەڵام هەموو ئەو ژنانەش کەم نین کە ئەیانەوە دەسەڵاتی خوان بسەپێن و ئێتیقام لە ڕەگەزی بەرامبەریان بسێنەوە لا ئێمە سەدان کەیسمان هەیە ینی سەدان کەیسمان هەیە کە ڕۆژانە شکووە پەنا ئەبەنە بەردەرگاکان و شورتەکان و بەڕاوەتی تونتوتیژی خێزانیەکان بۆ شکوا و سکاڵەکانی خوان بەڵام بەداخەوە سەرەکەی لە یەکەم هەنگاوەکە ئەم پیاوە ناوێ دەسەڵات و ئەو جیاوازی و هێز و بازووی کە خۆی هەیەی بیسەپێنەوە تونتوتیژی بەرامبەر بە خێزانەکەی بەکاری بێنێ سەرەکەی ئەمە ئەوێ لە ڕێگای مەدەنی و لە ڕێگای یاساییەوە دواوەی مافەکانی خۆی کە لەوانەیە لە بەڕەتی پۆلیسەکە پێڵێ ئەی بە تۆ پیاوێکی ترسینۆکی چۆن دەجێش لە ژنەکە دەترسی یان لە دەرگاکانە سەرەکە گەورتری کێشەی ئێمە لەم کۆمەلگای ئەوەیە شکوا و دادگا سکاڵا ئەوەندە لە دادگا و یاسا ئەڕوا تا حەق لای ژن و ناحەقی لای پیاوە باشە 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 کەسەیکە کە حەق کەوتە لای ژن و کە حەق کەوتە لای پیا و ناحەقی کەوتە لای ژن بەداخەوە کەیسەکە وەسە ناڕوات ینی هەر لە سەرەتاوە دیدگاکان ئەوە یان یاساکان لە خزمەتی بێگومان یاساکانی ئەم وڵاتە بەشێکی زۆری یعنی لە یاسا سەیریکە ئەوەی تەنها دراوتە دەست پیا و فرەژنیە کە بۆی هەیە لە یاسای باری کەسی فرەژنی ئەنجام بدا بەڵام سەرجەم یاساکانی باری کەسەتی خەدرێکی گەورەی لە پیاوە بەرپرسە لە دامیکردنی سەرجەم پێداویستەکانی خێزان هاوسەرگیری چییە گرێبەندێکی ئارەزوومەندانەیە کە هەردوو لە ڕازی لەسەر گرێبەندەکە بەڵام لە پاش گرێبەندەکە و وەرگرتنی ڕێی هەردووکەن سەرەکەی بەداخەوە بێ بەکڕین و فرۆشتن پیاو تا مردن ئەبێ سەرجەم پێداویستە دایری و دارایی و نیشتەجیە و ئەمنی دابین کە ژن تەنها ئەوەیەگە لە ماڵ و پەروەردەکردنی مناڵێک ئەمڕۆکەش ئەو وەسایلانە ئاسان بوون ینی بەڕۆبێکی جاران هیلاک نابێت باشە ئێوە ئامارێکتان خستۆتە ڕوو باز دەوە دەکەن کە کۆمەڵێک ئامارە پێم باشە هەر بەڕێستان لە بەردەستان بێ دەڵێن تونوتیژەکان بەرامبەر بە پیاو زیادی کردووە دەڵێن ینی تەنانەت توزانم تعدای سێکسیش دروست بووە ئەمانە هەتا چەند ڕاستن ینی خەڵکێک ئێستا لە ماڵەوە جێویستی ئێمە دەبێ ئافرەتێکە زۆر جار دەبینین ئافرەت چەوسێنراوەتەوە ینی لە ژێر ئازاری پیاوەکەیت ئێستا جێی لەو قسانە بێ دەڵێ کاکە شتیوە چۆن دەبێت سەیریکە ئێمە ساڵی 2020 بە ساڵێکی ڕەش دانین بۆ پیاوان چکم بۆچی کۆمەلگای کوردی بە تایبەتی بە قەیرانێکی دارایی خورسا تێپەڕیوە کاتێک ڤایرۆسی کۆرۆنا و کەرنتینە هاتە پێشەوە پیاو بەجیر فانی بەتاڵ نەردرایەوە ماڵەوە تێگەی ئەمە بۆ هۆکاری زیادبوونی توتوژیەکان و سکاڵەکانی پیاوان لەناو خێزان ینی ئابووری ڕۆلی زۆر ئابووری ڕۆلی زۆری کاسەی پڕ ئاشتی ماڵە بەڵام بەسەر تونوتیژی سێکسیەکە بەداخەوە ئەمە کەناڵێکی ڕاگەاندن ئەم ئامارەی ئێمەی غەڵەت هەڵگێڕاوەوە و هەڵیوەچاندووە ئێمە ئەڵێن فشاری دەرونی و سێکسی فشاری دەرونی سێکسی مەقسەدمان چییە؟ لەم کۆمەلگای ئیسلامیان و سونەتانەیە تەنها ڕێپێدراوی خاڵکردنەوەی غەرز سێکسەکان خێزانە بۆیە ژنێکی کۆمەڵە ژنی زۆر هەن ئەزانن کە پیاوەکانم پیاوێکی متەدەینەوە پیاوێکی بە ئەخلاقەوە پیاوێکی داوێن پێز پاکە کە ناوێت لە دەرەوەی خێزانەکەی خیانەتی لێ بکاوە لەگەڵ لەش فرۆشەکە دەستێکەکە ئەم هاتووە سەرجەیەکەی پێفرۆشێتەوە بەدابینکردنی سیارە پێی بەدابینکردنی گۆڕینی ناوماڵەکەی بەدابین گۆڕینی مۆبایلەکەی سەدان پیاومان لایە کە ئەو سکاڵایەکی زۆریان سەر ژنانیان هەیە ئەڵێن چی ئەڵێ تاکو ئێستا ژنی کورد تەنها خۆی بۆ پیاوی دەرەوە ڕازێنێتەوە تەنها ئەوێ دڵی پیاوی دەرەوە ڕازیکە نایە لە ناو ماڵوانیە بۆ ناو ماڵ لە ماڵ شتێکە و لە دەرەوە شتێک ئەو جلانێک کە لە مەتبەخ ئیشی پێیەکە لە بەدەرگا ماڵ پێ پاکاتەوە بە هەمان ئەو جلانە چێتە ژووری نووسن بە هەمان ئەو جلانە هەنێر نمونەیەک برادەرێک هاوتی کاکە ئەڵێ سەری لە سەرێکا وەساوم خێرا ئەڵێ تاوا بۆ بڕۆ یعنی ئەمە بە هەمان جلو بە هەمان بۆن و بە هەمان شتەوە ئامارەکان کە باز لە زێدەبوونی تونوتیژی بەرامبەر بە ئافرەتان بەرامبەر بە پیاوان یان هەڵوەشانەوەی خێزانەکان دەکەن زۆربەی هۆکارەکان وەکو
پسپۆڕان و شارەزایانی کۆمەڵناسی باسی لێوە دەکەن هۆکارەکە بۆ بەرفراوانی کۆمەلگا و ئەو تەکنەلۆژیا و داهێنانەی کە دنیا پێیگەیشتووە دەڵێن کێشەی هەرە گەورە لە نێو کوردستان و لە عێراقیش بە شێوەیەکی گشتی سەبارەت بە کێشە کۆمەڵایەتەکان یاسایە ڕاستە یاسا هەیە یاسای خێزان هەیە وا دەکات مافی منداڵ مافی ژنان تا ڕادەیەکیش مافی پیاوان بپارێزرێت بەڵام لەگەڵ ئەوەشدا بۆ ئەوەی تەواوی ئەم کێشانە بنەبڕ بکرێت پێویستە جارێکی دیکە یاساکان هەموار بکرێنەوە ببن بە یاسای خێزان نابێت یاساکان لە خزمەتی یەکێک لە ڕەگەزەکان بێت باشتر ئەوەیە هەموو لە بۆ بنیادنانی کۆمەلگایەکی تەندروست بە لێک تێگەیشتن و تەفاهم خێزان دروست بکەن تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست